حاڵەتە چیەکەوە منداڵەکان تووشی پیربوون دەبن لە قۆناغی زووی تەمەنیاندا؟ هاچنسن گلفرد پۆرتێریا سیندرۆم. ئەمە حاڵەتەیەکەوە منداڵەکان لە کاتی منداڵیدا تووشی حاڵەتی پیربوون دەبن و نیشانەکانی پیربوونیان لەسەر بەدەر دەکەوێت، وەکو هەڵوەرینی قش یاخود تێکچوونی پێست و تەنانەت ئازاری جوولەکانیشان لەو پەیدا دەبێتن. ئەمە حاڵەتێکە لە نێوان 2 ملیۆن کەس تەنیا یەک منداڵ تووشی ئەم حاڵەتە دەبێتن. وەکاری ئەم حاڵەتە گۆڕینی جینێکە بە ناوی LMNA جین کە بەرپرسە لە دروستبوونی پرۆتینێک کەوا یارمەتی خانەکان دەدات لەوەی کەوا پارێزگاریان لێ بکات و وایان لێ بکات درەنگتر پیر بن. بەڵام لەم حاڵەتە ئەم پرۆتینە دروست نابێت بەهۆی تێکچوونی ئەو جینەی کەوا باسمان کرد، بەمەش خانەکە زووتر پیر دەبێت و وە کەسەکە بەرەو پیربوون و نیشانەکانی پیربوونی لە تەمەنێکی زووە لێ بەدەر دەکەوێت. لە نێو کووردا خاتونێک بە ناوی نور سۆران تووشی ئەم حاڵەتە بوو، بەداخەوە چەند هەفتەیەک بەر لە ئێستا کۆچی دوایی کرد، ڕۆحی شاد بێ و هیوای سەبر و ئارامی بۆ تەواوی خێزانەکەی.